بچین لای باسی جەنگی ئێران ئەمریکا ئیسرائیل میوانەکەمان ئەگەر ئامادە بێت ڕاستەوخۆ دەچینە لای میوانەکەمان. زۆر بەڕێز کاگرانز نەوزا توێژەری سیازی لە وارشەوە لەگەڵمانە. کاگرانز سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. کاگرانز ئەوەی لە ئەرزی واقع دەیبینین جەنگەکە چیمان پێ دەڵێ؟ خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەم مانگەی جەنگەکە؟ ئەوەی کە بینێت تا ڕادێک بە پێ و پلانە ڕۆتکە تا کوستە ئەمریکا داینابوو بۆ نمونە سەرەتای شەڕەکە کە دەستی پێ کرد ترامپ و پێنتاگۆن هەردووکیان وتیان 4 بۆ 6 هەفتەیە، پێم وایە جارێ 5 هەفتە شتەوە نەبووە. بۆکو لە ڕووی کاتەوە بە پێ و کاتێک ئەمریکا دایناوە لە ڕووی گورز و ئامانجە سەربازیەکانەوە تا ڕادێکی زۆر پێم وایە لەگەڵەوەی گونجە هەرچەند ترامپ زۆر زیادڕەویە کات کاڵێ 100% ئامانجەکانمان پێکاوە، بەڵام ڕەنگە 170 بۆ 80 ئامانجە سەربازیەکان بەدەست هاتبن. لە ڕووی ئامانجە هەواڵگیریەکانەوە پێم وایە گورزێکی زۆر زۆر گەورە وەشێنرا هەر لە سەرەتای شەڕەکەەوە کە خامنەی و شەمخانی و سەرکردەکانی پاسداران لێکۆ کوژران پاشان لاریجانی. یان لە ڕووی هەواڵگیریەوە بە تایبەتی ئیسرائیل سەرکەوتنێکی تاو سەرکەوتوو بووە تا ڕادێکی زۆر زۆر گەورە. لە ڕووی ئامانجە سیاسەکەەوە ببینەوەیان تەفسیری زۆرەوە هەیە بەڕاستی خۆی شەڕەکە بۆ دەستی پێکرد کە ڕژێم بڕوخێت یان نا. لەم ڕۆ بێت جیاوازی بکەین لە نێوان ویستی ئەمریکا و ویستی ئیسرائیل. ئیسرائیل وەکو ویست پێی باشەکە بڕوخێت، ئەشێوێت هەڵشی بۆدا. ئەمریکا تا ڕادەیەک لەگەڵ ڕێککەوتنێکە کە ئێران سازش بکات پەیوەندی لەگەڵ ناوچەکە و لەگەڵ ئەمریکایە بگۆڕێ. بەڵام بیرمانە چ کاتێک کە باسی ڕوخانی ڕژێمەکەینە بێت لێدوان و شیکردنەوەکان بە هەند وەرنەگرین تاکە فاکتەر نەبێت کە خوێنەوەی بۆ بکەین. لەسەر عەرزی واقعایە ئەمریکا ئەم جەنگی دەست پێکرد بۆ ڕوخانی ڕژێم بوو. دوو خاڵێ زۆر گرنگە، یەک سەربازی زەمینی نەناردبوو، هێزی زەمینی نەناردبوو، بەبێ هێزی زەمینی نەک حکوومەتی ئێران بەڵکو حکوومەتی لوبنانش ناڕوخێت. ئەمە بینیمان بۆ نمونە داعش 5 ساڵی ویستە تاکو ڕوخێنرا بە هێزی زەمینیش بۆ دووەمش کاکڕانکە بام خاڵەکەم ئەمریکا تاکوستە بە فەرمی ئەعلانی جەنگی نەکردووە، بەبێ ئەعلانی جەنگ واتە تۆ ناتوێ بە سەر بە ئامانجە سەربازیەکەژ بوو وەکو سەرباز سوپا ئامانجی ئەوە نەبووە کە ڕژێم بڕوخێنە، بەڵام زەمینە سازیە کات بۆ فاکتەرەکانی تر کە ڕژێم بڕوخێن. باشە کاگرانج، ینی ئەوەی دەڵێی ئامانجەکە ڕوخانی ڕژێمەکە نەبووە، بەڵام ئێمە دەبینین هەر لە دوای یەکەم ڕۆژی بەردومانەکانەوە هەم نەتەنیاهۆن دۆناڵد ترامپ داوای لە ئێرانیەکان کردوتیان بڕژێنە سەر شەقام و ینی نیزامەکە لە ناوبەرن و ئازادی خۆتان بەدەستبێن و بەڵام بینیمان ئەمە ڕووی نەدا. یعنی ئەوەی کە تۆ دەڵێ هەموو شتێک بەپی پلانەکان بڕێوە چووە وا دەردەکەوێ پلانی ئەی و بی و سی تا ئێستا ڕاستە، ینی ئیسرائیل زۆر شوێنی بردومان کردووە، ئەمریکا زۆر شوێنی بردومان کردووە، بەڵام ئامانجە سەرەکیەکانیان ینی تا ئێستاوی کە دەیبینین هیچێک بەدی نهاتووە. من کوتم ئامانجی سەربازی شەڕەکە ڕووی ئامانج سوپا ئەو ئەرکەی پێنەست پێدراوە کە ڕژێم بڕوخێنێت، ڕژێم لاواز کات، گورزی سەربازی لە ڕژێم بدات لە ڕووی موشەکی لە ژێرخانی ئابووری و سەربازەکەی بدا لاوازیکە. ئەمە و ئەرکانێک کە بە سوپا دراوە، چونکە کە تۆ ئەرکی ڕوخانی ڕژێم بدەی بە سوپا لابوو دەبێت هیچ تەفسیری تیانە بێت 100 و 200 هزار سەربازی ئەمریکی لەگەڵ یەکەم ڕۆژی شەڕەکە لە ناوچەکەیە بن، کەواتە ئەم کاتە تۆ بەبێ هێرشی زەمینی کە سوپا هێرشی زەمینی ناکات، یعنی چی ئەم سوپایە ئەرکەکەوە نییە ڕژێم بڕوخێنێ. وەکوتم تەفسیر و لێدوانەکان با بخینەوە لە واقعەکە چیەڵێت ئەمریکا نە جەنگی ڕاگەاندووە تاکوستە نە زەمینی نردووە. ئەمە لە ڕووی ئامانجی سەربازی و باسەکەم، بەڵام ئایا ئامانجی سیاسەکە چیە؟ من پێم وایە ئامانجی سیاسی ئیسرائیل ڕوخانی ڕژێمە بەڕاستی. ڕوخانی ڕژێم نەک بۆی ڕژێمێکی تر خێرا بێتەوە، لە ڕاستیەوێت دۆخی سووریاوانە ئەوەی کە پێڵێن ئێران کا بە فێل ستیت دەوڵەتێکی شکست خواردوو لە ناوخۆ کە پەرتەوازە بێ. ئەمریکا لە بین ڕوخانی ڕژێم لەگەڵ سازشکردن بە ڕژێم هەردووکی پێ باشە. اینجا ئەوە شەبێ بزانین مادەم سوپا ئەرکی ڕوخانی ڕژێمی نییە تاکوستە، کەواتە بێ زەمینە سازی بکە. زەمینە سازیەکە کەواتە لە ناوخۆیان گروپەکانی ناوخۆیە، ئەمە ڕەنگە 6 مانگ 7 مانگی دوای جەنگەکە هەستی پێ بکەیت. باشە کاگرانج، یانی ئەمەژت بۆ کرد دەڵێ ئەمریکا
ڕەنگە ئامانجی ڕوخانی ڕژێمەکە نەبوو بێ بەڵام ئیسرائیل ئامانجی ڕوخانی ڕژێمەکەی کەواتە ئاگربەستێکیش بێتە کایەوە ئاگربەستێکی کاتی دەبێت چونکە ئەمە ئێستا کرێ بڵین بۆ بە استراتیژ ڕوخاندنی ئەم نیزامە لای ئیسرائیل ینی بڕیار و کۆتایی پێ هاتووە بەڵام لەسەر کات وەستاوە ئەم جارەش نەبێ گەراگربەستیش بێتە کایەوە ئەمە هەر بەردەوام دەبێ وەکو ێستا ئێرانەکان خۆشیان ئەمە دەڵێن ینی باز لە پەیوەندیک تەلەفۆنی نێوان پزیشکیان و ئەحمەد وەحیدی دەکرێت کە لە بەردەمانەکان یەک دوو ڕۆژ ڕابردووشە دەڵێن بریندار بووە ینی باز لەوە دەکرێت دەڵێن وتێتی ئێمە تەسلیم نابین بە پزیشکانی و تۆتێت ئێمە تەسلیم نابین وەکو سوپای پاسداران لە تەنها بە مەرجێک کە گەرنتی نێودوڵەتیە بێ بۆی کە جاری کێرشمان نەکرێتەوە سەر ینی ئەم ترسە نەشاراوەتەوە لای ئێرانەکانیش کە ئیسرائیل لێ ناگەڕێ کاکڵانکۆ بۆ نمونە ئەوش بزانین کە ئیسرائیل ئامانجی ڕوخانش بێت شتێکی ڕوو نییە ئیسرائیل خۆی ناتوانێت ڕژێم بڕوخێن ئەگەر بە مێژووی شەڕەکانی ئیسرائیل بڕینەوە بۆ نمونە لە جەنگا سەرکەوتوو برامەر بە مێسر برامەر وردن برامەر بە سووریا بەڵام هیچ کام لە ڕژێمانی خۆ نەڕوخان تەنانەت بیابانی سینای هەمووی گرت بەڵام جەمال عەبدولناسری خۆ نەڕوخان ڕژێمەکەی جەمال عەبدولناسری بە مەسر و حەزیە کردووە شویز بڕوخێت بەڵام مەبەستە چییە ئیسرائیل بێ بزانین ئیسرائیل لە ڕووی دانیشتوانەوە لە تارانش بچووکترە بە ئیسرائیل ناکرێت ڕژێم بڕوخێنێ لە ڕووی سەربازیۆ چکە خۆی ناتوانێت سەرباز بنێرێ هاوسنوور نین سەرباز ناتوانێت بنێرە کە ئێوە بیرروخێنێت بەبەست لە چی لە ڕوخان لە پرۆسەیەکی دوور و درێژ یاخو لە ڕێی ئەمریکاوە ئەوەی کە بتوانێت ڕژێمی ئێران بڕوخێنێت تەنیا ئەمریکایە بە زەمینی هێرش بکات ئەمریکامی نەکردووە تاکوستە بۆیە منەڵێم ئەمریکا لە ڕووی سەربازیەوە جەنگەکە لە ڕووی سەربازیەوە ئاماجەکەی ڕوخان نەبووە بەڵکو لاوازکردن بۆی دەرەفەت بە فاکتەرێکی تر بدات ئەوانی تر ڕژێم بڕوخێنن ئەوانی تر چیە معارەزە و گروپەکانی ناخۆ نەتەوەکان لەگە خەڵکی ئێران بەڵام ئەمە کە تاکوسە سەری نەگردووە بێ ئەوە لە بەرچاو بگرین لە کاتی جەنگا زۆر قورسە پرۆسەی دوور و درێژە بۆ نمونە ڕوخانی بە شارەسەت کە ئیسرائیل ویستی بیرروخێنە بە جەنگ نەیڕوخان بە کارێکی هەواڵگیری ڕوخانی لە کاتێک لە دووجار لەگەڵ سووریا کە جەنگا لە هەردووشە سەرکەوتوو بوو جۆلانی گرت لەو کاتێ ڕژێمی نەڕوخان بۆیە پرۆسی ڕوخانی ڕژێمی ئێرانە بێ کەی سێری بکەینایی کە شەڕەکە تاو بە ڕێکەوتنێک ئایا لە دوای ڕێکەوتنەکە لە ماوەی ساڵێک چی ڕۆدا لە ناو ئێران ئایا گروپ ئامادە کراوە گروپی چەکداری و میلیشیایی ئایا بۆ نمونە خۆپێشاندانێکی ترسا هەڵداتەوە کەواتە ئەم ڕستەیە ئیسرائیل لەوێت دۆخێکی هەبێت بۆ نمونە ئێران وەکو سووریا و یەمەن و غەزە و لوبنان لێ بکات کەی بێوێ کەی هەز بەمە ترسی بکات هێرش بکاتە سەری من پێم وایە ئەمە ئامانجە تاکو ئستا بە تاوەتی بەدیاتۆ چکە کەی بێت توانێت هێرش بکاتە سەر ئێران باشە کاگرنج کەواتە لەم قسانی بەڕێزیشتەوە ینی کاتەم نیزامە ناکەوێت چونکە ئامانجی استراتیژی ئەمریکا هێشتا ڕوخانی نیزامەکە نیە دەوێت لا ناوی نیزامەکەەوە ینی لانی کەم خۆیان بەدەستەوە بدەن هەندێک خەڵک بێنە سەر حکم کە گۆڕایال بن لانی کەم و جایەتیان نەبێ کەواتە لەوێدا بەرکەوتنێک لە نێوان ئیسرائیل و ئەمریکادا بەرکەوتنی مەسەلەن ڕوانینیان بۆ نظامی ئێرانی و لێرەدا ئەوەی کە پێمان دەڵێت کەواتە ئەگەری مانەوەی نیزامەکە بەهێزترە لە ئێستادا بە ینی لەم دۆخەدا و لەم گەڕەدا ئەگەری مانەوەی نیزامەکە بەهێزترە وەک لە ڕوخاندنی دڵنیایە ئەگەر ئەمریکا هێزی زەمینی بەکارنێنێت هێزی زەمینی بۆ ڕوخانی ڕژێمەوە ناوخۆ نەجوڵێنەوە تر بە میلیشیا بێت بە گروپی نەتەوەکان بە حیزبەکان بە ئۆپۆسیۆن بەو شێوازە نەبێت لە قۆناغە بێگومانەمێنێتەوە چکۆ کاگران هەندێک فاکتەیە بە دەگمە ڕژێمێ بە هێزی ئاسمانی بڕوخیان نەک بەس ئێرە کات نمونەی زۆر کەممان ێوای ڕژێمانی کە بە ئاسمان ڕوخاون ژاپۆنی جەنگی جیهانی دووەم بیرمانەچێت بە 2 بۆمبی ئەتۆمی بەڵام دواتر هەر سوپای ئەمریکا چووە ناو یابان چکە بەبێ زەمینی تۆ ناتوانیت تۆ بێ بچیتە تاران و کەسانێکی تر بێنیت ئەمە ئاسمان پێی ناکرێت لە ئاسمان تۆ بەس لاوازیەکەی سەبارەت بە کە جیاوازیە لە بۆ چوون یان لە تێڕوانی ئەمریکا و ئیسرائیل بێگومان چ ئەمریکا و چی ئیسرائیل دوکانیان ئامانجەکانمان تا ڕادەیەک جیاوازە هەروەها شێوازی هێرشەکانشیان جیاوازە بۆ نمونە کوشتنی سەرکردەکانی ئێران پلان و عەقیدەیەکی تەواوی ئیسرائیلیە ئەمریکا زۆر بایەخ بۆ بابەتە نادات بۆ نمونە کوشتنی خامنەی پێم وایە ئیسرائیل فشاری ئەمریکا کردووە تاکو قبوڵی بکات کوشتنی سەرکردەکانی دواتر ژێرخانی ئابووری بەڕاستی ئەمریکا نایەوێت لە وزەی ئێراندا بەڵام ئیسرائیل لەوێت هەتاکو سەوەی کە ئیسرائیل ڕاگردووە ترامپە ژێرخانی ئابووری ئیسرائیل لەوێت وێرانی کات بە کورتێکەی
ئیسرائیل مەرج نییە بێ ڕژێم بڕوخێنە بۆ ڕژێمێکی تر ئێران وەکو سووریای لێبێتەوە بەلایەوە ئامان لەوەش باشترەکە بڕوخێ ڕەنگە نابێ بە دەوڵەتێکی پەرتەوازە ینی بە کوردیەکەی کاغڕانج دەیەوێت مەترسی لەسەر خۆی نێڵە ئیتر چی ڕوودەدا لە ناوخۆیە بۆ ئیسرائیل گرنگ نییە یەکەواتە تاغڕنج یانی ئەمە ئەومان پێ ناڵێ ینی ترسی ئۆپۆسیۆنەکان ترسێکی منطقیە لەوەی کە چۆن ئەقلی خۆیان دەنە دەست ئیسرائیلێکەوە کە ئێرانی ئایندەی بۆ گرنگ نییە یعنی چی دەبێ با ببێ ئۆپۆسیۆن چۆن بکەوێتە دوای عقلێکی لەو شێوازە ینی ڕوانینێکی لەو شێوازە واقعی بێنە ئیسرائیل چ وڵاتێک گرنگی بە وڵاتێکی ترەدا بێزگە لە یەک دەوڵەت کە جیهان بەڕێوە بە ئەمریکایە ئەوەی کە ناوێت ئێران بکەوێتە ناو فەوزایەکی زۆرەوە بێت چەند فاکتەرێک دەبێت ئەمریکا چکە بەرپرسە لە ناوچەکە و لە جیهان پێی وایە ئەگەر ئێران بکوێتە فەوزایەکە و رووسیا و چین ڕەنگە بۆشاییەکە پڕکەنەوە بۆ ئەمریکا خراپە هەروەها کەنداویەکان فەوزایان پێ خراپە لە ترسیەوەی تیرۆر و کێشە بۆ ئارامی ناوچەکە دروست بکە بۆ ئەوان بەڵام ئیسرائیل دوورە ئەو پێی وایە کە ئێران بکوێتە فەوزاش و کێشە بۆ ئەم دروست ناکات بۆیە تەبیعی هەموو دەوڵەتێک وایە نەک بەس ئیسرائیل گومان ئیسرائیل هیچ بایەخێکی نییە بۆی کە ئایندەی ئێران بۆ ئێرانەکان چۆنە بێت یان بۆ سعودیەت چۆنە بێت و گرنگە بۆ خۆیەتی هەر بۆیە ئەو شێوازە بۆ نمونە کە تۆ شەڕەکە دەستپێکی بە کوشتنی خامنەی بزانە کە ئیسرائیل سنوورێکی نییە بۆی لە شەڕەکە چی پێ دەیکە ئەوەی کە ڕاشی گرتووە کە تاکوسە کارەبا وزەی ئێران ماوە بەس ئەمریکا هەر بۆ خۆشت بۆیە ئۆپۆسیۆنەکە ڕەنگە زۆر باوەڕیان بە ئیسرائیل بێ بەڵکو زیاتر باوەڕیان بە ئەمریکایە ئەگەر جۆ لە ئۆپۆسیۆنی ئێرانیش بگری زیاتریان و پەیوەندی لەگەڵ ئەمریکایە ببەستن چکە دوجار ئەمریکایە ئێران دروست بکاتەوە یان بتوانێت ئیدارەی بدات بەڵام ئیسرائیل حەقی نییە بەسەر بابەتەوە بەڕاستی بۆنە بە شارە سەد و سووریا کەوتنەوە دۆخەوە سنوورەکەی خۆی پاراست بووتەوە پێشی خۆش بوو کە زانی بە شار پێویستە بڕوخێ خۆی سەربازی نەنارد بیرۆخێنێت بە هەواڵگری و بە فاکتەری تر ڕوخانی بۆ ئێران ڕەنگەوا بێمە بە شەڕەکە تەواو بێ بەڕێکەوتنیە لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێک چکە تاکو سێمە نازانین لە ئێران چی ڕوویداوە ئەنتەرنێت بڕاوە ئەوەی کاگا بێمە زۆر کەمە من پێم وایە لە ئاخیرش ئەگەر ئێران چکە ئەمریکا دوو بژاردێک چۆتە بەردەم ئێران ئەو 15 خاڵە تا ڕادێک تەسلیم بوون ئەگەر لە تێڕوانینی عقیدەی پاسداران سێریەکەی تەسلیم بوونە چکە خامنەی شێوێت مەسەلی ئۆرانیۆم و ئەتۆمیۆم شتانە پرسی سەروەریە ئەگەر بۆ 15 خاڵە ڕازی نەبوو وایە ئەمریکا چیەکە من پێم وایە لە ئامانجی وزە و کارەبا و ژێرخانی ئابووریەدا ئەگەر هەر ڕازی نەبوو چکە بزانین کاکمان کۆ ئێران بیەوێت شکست بە ئەمریکا بێت چکە مەرجەکان ئێران چییە دەرکردنی ئەمریکایە لە ناوچەکە شۆڕ دووبارە نەبێتەوە تاویزکردنیش ئەگەر ئێران لە سەرەمەیە سوور بێت و شەڕ نەوەستێنێت تۆشتانە بە دڵێ ئەمریکا گاتە دۆخێک کە ئێران و ئێرانەکات چکە بێ بزانین لەگەڵ چیا شەڕەکەیت ئەمریکا بە پێی سەرچاوەیەکی ئەمریکی هەتاکو کەمتر لە ١حوتی فڕۆکەکانی بەکارێناوە برامەر بێران ئەگە بگەێتە ١90 کەمتر لە 125 هێزی دەریایەکی بەکارێناوە ئەگە بگەێنێتە مەسەن ١90 چونکە تۆ بتەوێت شکست بە ئەمریکا بێنیەوەی کە ئێرانیەوێت وردەریکی لە ناوچەکە بە دڵنیاییەوە بە میلیۆنان ئێرانی شەکوژێت و تاران شوێرانەکەات چکە بێ بزانین تۆ ئەمە ئیسرائیل نییە ئەمریکا بگەنیتەوەی لە دۆخێکی وایە دەگا بە بەکارێنانی بۆم بێتۆمی کاگرنج ینی خەڵک جار بەجارێک هەندێک محەلیل ینی شیکەرەوەی سیاسی لێرە و لەوێ ینی عەرەبیەکان ئەوروپیەکانی ینی رووسیاش دوێنێ نێیان شاردوێتەوە دەڵێ جەنگەکە احتیمالە بگا بەوە لە دۆخێکی وادا ئێران هەر ملنەدا ئەمریکا پەنا بۆ شتێکی وا دەبا یان ئیسرائیل ڕەنگە ئیسرائیل لە چ کاتێکە پەنا بۆ ئەتۆمیە باگەر ئێران بیتوانێت زیانی ڕۆژانی زۆر گەورە لە ئیسرائیل بدا بۆ نمە ڕۆژی 200-300 ئیسرائیلی بکوژە بێوێ ڕێککەوتو کە ئێران هەر بەردەوام بێ بەڵێ بە دڵنیایی و چکە لە کاتێک لە عقیدەی عسکەری ئیسرائیلە چەندێکەیە پێڵێت هێرشێکیان گورزێکە لە ئیسرائیلە درێت احتیوا ناکرێت ئەی هەزم ناکرێت ئیسرائیل پێی وای هەندێک هێرشێکە بکرێتە سەری ناتوانێت هەزمی کاربەی قەباری زۆر بچووکە لەم کاتەیە ئەوان پێڵێن تەسعید یان وەڵامدانەوە گەینە لوتکە لە لوتکەوان لەبەروی ناڵن ئەتۆمیمانەیە لەو کاتێ بێگومان ئەتۆمی بەکاردێنێ بەڵام جارێ هێرشەکانی ئێران نەگەیشتۆتە ١٢ەوەش هەتا کوستە 20 کەس نەکوژراوە سەربازێکی ئیسرائیل نەکوژراوە بەدەست ئێران بۆیە لەم ڕۆ تا ڕادێ قورسە ئەمریکاش زۆر ئەتوانێت وێرانکاریەک لە ئێران دروستکە بەبێ بەکارێنانی ئەتۆمی
بەڵام دۆخەکە بگاتەوەی کە شەڕێکی گەمەیەکی سفری تەواو بێت ینی ئێران سازش بکەن نە شەڕەکەش بۆستێنێ ئەمریکا بێ شەڕ بۆستێنێت و ئێران هەر نەیوەستێنە ڕەنگە هەندێک جۆری ئەتۆمی تەکتیکی لە چەند ناوچەیەکی وەکو بڵی شاخەکان شارە موشتەکەەکان لەوانە بدەن بەڵام وێرانکردنێکە کە لاگەرەکان چکە ئەمریکا توانێت بەبێ ئەتۆمی بە میلیۆنان خەڵک لە ئێران کوژە ئەتر ئەم شەڕە یەکێک لە کێشەکانش چیە کاکڕانکۆ کوشتنی خامنەی و پاشوا مەسەن لاریجانی و شەمخانیۆمانە کە پلانی ئێران بوو تا ڕادێگویستی عەقڵ یاخو میانڕەوی یاخو سیاسەت ئێران نێڵێت هەمی بداتە پاسداران بۆ کە پاسداران تەسلیم نابێ زانێ خۆ ئەمریکا ناڵێ من شکستی مێناوتەوە تەسلیم نابێ ئەمریکا وێرانێکە بۆیە هەندێک شتێک کە بەری مقاومانی ئێرانەکان پیان وایە ئەمە گورسە لە ئیسرائیل بۆ نمونە کاتێک کە هێرشە کاتە سەر وڵاتانی کەنداو لە ڕاستیە ئیسرائیل زۆری پێخۆشە ڕەنگە ئەمریکا پێی ناخۆش بێ بەڵام ئیسرائیل ئەو جەوی پێخۆشە تۆ هێرشەکی دە سەر سعودی و قەتەر و ئیمارات ئەو هەموو وڵاتاکیتە دژی خۆت ئەمە لە بەرژەوەندی ئیسرائیلە کاتێک کە ئێران تەسلیم نابێت ئیسرائیل ئەوی پێخۆشە چکە ئیسرائیل بەدڵنیایە توانێت ساڵێکی تر درێژە بەم شەڕەدا زیانی مرۆیی لە ئیسرائیل تا قسە زۆر کەمە حزبوڵا زیانی زیاتری لێدە بۆ مەسلەی هەندێک لە میدیاکان وا ناڵێن دەڵێن هەندێک وێنە بڵاو دەکەنەوە دەڵێن ئیسرائیل وێران بوو ئیسرائیل تەلەڤیڤ زۆر بینایی بە پێوە نەماوە بابەتێ لە میدیاوانە چۆمڵی AI بەکاردێنن درۆ بەکاردێنن ئەجا بۆ نمونە 5 بینا 6 بینە تۆ بزانین تەلەڤیڤ چەند بینایتە بە 200,000 بینایە مەسەن 100 بینا بڕوکێت ئەکرێ بڵی شارەکە وێران بۆ تاران شوێران نەبووە تارانش ئەگەر کوی تاران لەبەرچاوبگری پێوی دیار نیست کە زیاتر ئامانجە سەربازەکان پێکراوە ئەو قسانە کە تەلەڤیڤ وێران بوو ئەو جۆرە قسانە لۆژیکێکە تۆ شارێک وێرانەکەیت وڵاتەکەت وێران کردووە ئای بۆچی هێز ئاسمانێکی ماوە بۆ هەموو ڕۆژە چۆن 100 فڕۆکانێرە ئای تۆ شارەت وێران کردای بۆ فڕۆکە خانە سەربازەکان وێران نەکردووە چکە تۆ سێریکە لە یەکەم ڕۆژی شەڕەکە کە حسابی بکەین ئێران 450 موشکی تێگرت یەکەم ڕۆژ تقریبا 2 هەفتەیە بە تێکرا ڕۆژی 25 لە 450 موشک بۆ 25 ئەمە معنای چییە؟ گورزی سەربازی لە ئێران وەشێنراوە بەڵام سێری هێرشەکانی ئیسرائیلکە بۆ نمونە ئەکرێت دوێنێ هێرشەکەی لە 2 هەفتە پێشتە تونتر و فراوانتر بوو بۆ هێزی ئاسمانی ئیسرائیل تاکوستە زیانی بەرنەکەوتووە کەواتە تۆم شارەت بۆ وێران کردووە کە هێز ئاسمانێکی و خۆی ماوەتەوە باشە کاگران ناڕاستە زیانی مادی زۆر بەرکەوتووە ئیسرائیل ناڵم زیانی بەرنەکەوتوە بەڵام لە چاو جەنگەکە مای باس نییە باشە کاگران کەواتە بەکوی خوێندنەوەکان جەنگەکە لە ڕێکەوتنەوە لە ئاگربەستەوە نزیکە یان ئەوەی کە دەیگەێنن بە کۆتایی بە خوێندنەوەی تۆ ینی کام سیناریۆیە نزیکە سینارۆ پێچوانەکانش نزیکە چکە ناتوانێت بڕیاردەی بۆ نمونە کاتی خۆی ئێران هەموو کە سەستی پێکرد ناویست بچێتە شەڕەوە دایم دانوستان کات کوشتن پێی باش بچێت دانوستان بۆ چکەوە ئەیزانیت خوێندنەوەی ئێران ڕاست بۆ ئەیزانی زیانی زۆر بەرەکەوێت تەسەوری ڕەنگەوەی نەکرد بێ خامنەی شەکوژن بەڵام تەسەورێکە سەرکردەکانی ئەمی بکوژێ پێش جەنگەکە ڕێککەوتن و دانوستانی بە باش دەزانی بەڵام بزانینەوەی کە ئێران لێ ترسە هەمووی ڕووی داوە ئێتر بۆچی هەمیسانەوە بچێتەوە دانوستان و باسانی ڕێک بکەوێتەوە بۆیە داواکاری هێڵێ ئەوی کە من لێ ترسم ئەوەی کە لە ماوەی 20 ساڵ سازشم بۆ یەکرد بۆی ڕوونەدا سامی ڕوودا بە زیاد ڕوویدا خامنەی کوژرا گورزی زۆر گەورە لە ژێرخانی سەربازەکەی دراوە هیلالی شیعەکەی تا ڕادێک لە ناوبراوە بەڵام نیزامەکە خۆشتەماوە بەڵێ نیزامەکە خۆشتەماوە ئەمەی نیزامەکە چۆن ویستم بێمە سەرەوە ئێستا یەک شت ماوە کە ئێران بۆ بە باشی بزانێت سازشی بۆ بکات بەس ڕژێمەکەیە ئەگەر بزانێ ڕژێمەکە لە هەڕەشەی کەوتنی لەسرە ئەگە بزانێ ئەمریکا هێرشی زەمینیە کات و چەند شارێکە گرێت یان چەند ناوچێکە گرێت یاخود چەند گروپێکی ناوخۆ دەست بە چالاگی بکەن ئەو کاتە بڵێ چالاک سازش شەکات لە ئێستەیە من پێم وایە ئێران سازش تەسلیم بوونەکەی تەنیا بۆەوەی ئەگە بزانێ ڕژێم ئەڕۆخێت ئەگە بزانێ خاک لە دەسەدا یان لە ناوخۆوە گورزی لێدرێ لەم کاتەیە لە بەریمانەوەی ڕژێم لە ئێوان لە پێشەم شتێک بڵێ تەسلیمە بێت و سازشەکە بەڵام ئەم هێرشانەوە بەردەوام بێتوانم پێمانێ سازشکە پشت بە نرخی نەوت بە هێرشکردنە سەر وڵاتانە بەسێ بۆی فشار ئەمریکا بکەن هەندێک لە مەرجەکانی کەم کاتەوە
کەواتە ئەگەین بە ڕێکەوتنیانە گەیشتن بە ڕێکەوتن ئەگە 150 بەدانین نەگەیشتن بە ڕێکەوتنش 150 بەلای منە بۆی من هەردووکی وەکو یەکە بینم دووەگەری کراوەیە ئەوەی کە باسەکرێت لەلایەن ئەمریکاوە گوایە ئێران ئامادەی بۆ دانوستان بەڵام ئێرانش ئامادە ئەمە دانوستانمان نەکردو ئامادەی مەرجی خۆمانەیە بۆیە ناکرێت بڵین کامیان ڕاست دەکەن ئەکرێت هەردووکی تا ڕادێ ڕاست بێت بەڵام ئەتاک وستەمە پێم وایە ئێران شتێک نەماوە سازشی لەسەر بکات هەتاکۆی کە بزانێت ترسی ڕوخانی ڕژێم نەبێت. سپاس دەکەم بەڕێز کاک ڕەنجنەوزا توێژەری سیاسی سپاس لە واشۆ لەگەڵمان بی سپاس بۆ خستنە ڕووی خوێندنەوە و شیکارەکانە لەسەر دۆخی جەنگەکە خۆشی